قسەی لە کەسێک ئاهلی مزگەوت بێ بەڵام قسەی لەگەڵ دایکیان نەبێ، قسە لەگەڵ باوکیان نەبێ، لەگەڵ مامیا قسە نەکا، لەگەڵ برایە قسە نەکا. خواناسێک دەگێڕێتەوە ئەڵێ دوو برا هەبوون دایمە شەڕیان بوو، لە ماڵەوە لەگەڵ باوکو دایکیا دایمە شەڕیان بوو، ڕۆژێ نەبوو دوان نەبوو. یەکێکیان ئەڵێ من زۆر ڕقم لە براکەم بوو، ئەموت خۆزگایە من تاقانەی باوکم بووایە، باوکم مناڵی نەبووایە هەر من نەبێ. حەشەرمانە بوو حەزمە کرد باوکم بتوانێ ڕێکمان خا، بەڵام ئەویژەی ڕۆژەیە چاکە بن. وتی هات ساڵان هاتن و ساڵان چوون، من ژنم هێناو بووم بە ساحێب ماڵ، ئەوی ژنی هێناو بوو بە ساحێب ماڵ. ئەڵێ ژنەکانیشمان ڕقیان لە یەکتری بوو وەکو خۆمان ڕقمان لە یەکتری بوو، بە تایبەتی کە ئەچینەوە بۆ لای باوکو و دایکمان. ئەڵێ دایکم مرد، دوای 5 ساڵ باوکیشم مرد. ئیتر وردە وردە هۆکاری ئەوەی یەکتری ببینین نەما، چەند ساڵ بوو براکەم نەبینی بوو. حاڵەتێک ئەوەی کە میراد بوو بەشمان کرد، ماڵەکەی باوکو دایکمان بەش کرد، من بەشی خۆم ئەو بەشی خۆی. ئەڵێ دوای ئەوەی من لە پرۆژەیەکی ئیسیسماریە و بەرهێنان ئەوەی کە هەم بوو دامنا بوو بە زەرەر و ئیفلاسم کرد، نەخۆش کەوتم، تووشی شەکرە بووم، گورچیلەم وەسا، بە یەکجاری دام لە عەرز لە خەسەخانە کەوتە بووم، زۆر بێتاقەت بووم. ئەڵێ ڕۆژێ ڕەفیقێکم هاو بۆ لام کە ئەم ناسی و ئەی ناسیم، سەردانی کردم، وتی فڵانی ئێستا چۆنی ئینشاڵڵا باشە خەفەت مەخۆ ئەوانە. وتم وتی وەڵا دیاریەکم بۆ هێناوی مەبلەغێکی زۆر 500,000 ریاڵ سعودی، زۆرە یعنی. وتی ئەوم بۆ هێناوی و ئەڵێ منیش زۆر سپاسم کرد لەم حاڵا کە من وەزعم ئەوەنە شڕە و ئەوەنە بێزار و ئەوەنە بێتاقەتم و ئەوانە ئاوا ڕەفیقی واوە بێ لەم تەنگانە فریاو بکەوێ، بەڕاستی زۆر گەورەی کرد. ئەڵێ وردە وردە دڵم خۆش بوو، نەخۆشیەکانم سووک بوون، هەڵسامەوە دەستم کردەوە بە کار و کەسابەت و وردە وردە وەزعم بەرەو باش بوون ئەڕۆشت. ئەڵێ وتم هەر کاتێکیش بووم ئەدەمەوە، وتی نامەوێ بمدەیتەوە. ئەڵێ ماوەی پێچوو 4-5 مانگێکی پێچوو، ئەڵێ ئەو پیاوە هاتەوە بۆ لام ڕەفیقەکەم، بەڵام ئەم جارە دەموچاوی شێوا بوو. وتم باشە بۆ ئەبێ ئاوا دەمولوتیا بێ بەیەکە، معلوم بۆ قەرزەکەی هاتووە داوای پارەکەیەکە. وتم هەرچۆنێ بێ مۆزعم باشە بۆت بەیاکەم. وتی بابە مەسەلە پارە نییە. نەوەڵڵا من هەر پارەم ناوێ، من داومە بۆ خۆت. وتم ئەی خێر. وتی وەڵڵاهی براکەت لە خەستەخانەی و گیانەدا لە سەرەمەرگایە، کەسی بە دەورا نییە، و ئەو پارێش ئەو بۆی ناردی وەختی خۆی من بۆ مێنایی من نەبووی براکە و. ئەڵێ کەوای وت دامە قوڵتەی گریان و ئیتر خۆم پێ نەگیرا و 4 سەیارە بووین و لێما لەگەڵ ئەو پیاوە ڕۆشتین بۆ لای براکەم. ئەزانم گیانەدا و بە حاڵ چاوی هەڵێنێ و ئەوانە. ئەڵێ ئیتر منیش لار بوومەوە بەسەری ئەو ناوچاوانی ماچ کرد و داوای گردن ئازایم لێ کرد و داوای عەفوم لێ کرد و فرمێسکەکانم کەوتن بەسەر ڕوومەتیە. ئەڵێ خوا عەلیمە، دوای ئەوە وتم کاکە گردنم ئازاکە و گردن ئازادە یەکسەر گیانی دەرچوو. ئێمە بێ ئاگامان لێ بێ، با دایمە خۆمان بە خراپ زانین، تا براکەمان تا خوشکەکەمان. خوشکی وایە 11 ساڵە براکەی مەرحەبایی نەکردووە، وەڵای شەونێژی چەکا لەوانەیە براکەی. ئێمە عەمەلی چییە؟ ئەی قورئانە فەرمێ فهل عەسەیتم ئەن تەوەلەیتم ئەن تفسدوا في الأرض وتقطعوا أرحامكم. تۆ دەوێ قەتعی سلەی ڕەحم بکەی، خوا لەعنەت بدە یەکا ئەگەر وا بکەی. یەکاکە بڕۆ هاشتی کەرەوە، دایک شەق لە دایک دەریکەی و لە ماڵ بیخەیتە بازار و بینێری بۆ خەڵوتخانەی پیری لەو لەشە دڵی خۆش بێ، پیاوی ناو پیاوانی، خوا لە گوناهی منوێ خۆش بێ، خوا عاقبەتمان خێر بکە، خوا ئیسلاحی حاڵمان بکە.